ڕێژەنگەی کەرکووک بۆ گوڵ گرنگی تایبەتی خۆی هەیە ئەمە سەرەتایەکی باشە بێ بۆ شاری کەرکووک بتوانین شاری کەرکووک بە سەوزی ببینین بۆ ئەو بۆن و بۆنی گوڵی لێبێت چۆ هەر کەسێک کە دێتە ناو شاری کەرکووکەوە زانێت کە چەند مەحرومە لەو جوانی سروشت کە گوڵ خۆی چەند گرنگە ئێمە لە هەر بۆنەیە کا بێ کەسێکی ئازیزمان هەبێ گوڵێکی دەینێ ئەگەر ئازیز بێت حتمما ئەم پێشەنگاژ ئینشەڵا بێتە سەرەتایەکی باش بۆی بتوانین هەر کەسە و لای خۆیەوە نەمامێک بچێنێ ماڵەکەی بە جوانی یا هەر بەلای ماڵێک کارات دڵ پێخۆش بێ گوڵێکی داناوە دڵ تەکرێتەوە. بوونی سەوزایی لە ماڵە زۆر باشە لەبەرەوەی هەم ئەوەندەی مرۆڤ ئێستا زۆر گەشتونەتە و قەناعەتەی کە سەوزایی پێویستە ڕەنگە وەکو ساڵانی پێشوو نەبێ باسەکرێت کە سەوزایی چەند گرنگە اینجامە بۆی ئەو کەش و هەوا پیسێک کە هەمانە زیاتر بتوانین بەرەنگاری بینەوە سەوزاییمان هەبێت. ئەم پێشەنگانە کە ئەکرێتەوە زیاتر گرنگەکەی ئەوەیە کە بەو خەڵکەی پیشان بدا سەوزایی چەندێک گرنگە. ڕێژەی سەوزایی زیادکردن بەڕاستی لە شوێنێکە ئەژین گرنگدان بە سەوزایی شتێکی زۆر کەمە و خۆشی شتێکی زۆر زەروریە. سەوزایی هەر ئەوە نییە کە تو ئەیبینی سە لەوێنانە بلی شتێکی جوانە کە بۆی بگا بەم جوانیە ئازێتێک و زەحمەتێکی گەلێ زۆری ئەوێ خزمەتکردنە ئاودانە لە زۆر کە هەندێک جار ئەوها سەوزەی بیان بە گوڵەوەی بینی وەینەما زۆربەی کاتەکان گوڵی نییە تو بۆی بگەی بەم ئەنجامە ئەم گوڵە ببینی ئەبێ ماندیبی.